anh tự đặt đi. Rồi. Còn hàng ngày đi làm. لە مانگی شوباتەوە دەستمان بە دروستکردنی دەمامە کرد کاتێک کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بووایەوە لە وڵاتەکەماندا بەڵام ئێمە بە دیزاینی شێوازێکی نوێ دەمامکەکانمان دروست دەکرد ئەوەش بوو هۆی هاوڵاتیان هەم دێن بۆ بەکارهێنانی هەوڵماندا کە ئەمراضەکانی خۆپارێزی لە کۆرۆنا بکەینە هونەر بەکارە دەستەکانمان وامان کردووە کە کەسانەکان لانی کەم لەبەر جوانی دەمامکەکان بەکاردەهێنن کە ئەویش هەنگاوێک دەبێت بۆ خۆپارێزی لەپاڵ ئەمانەشدا کاری دەستی ڤێتنام زیاتر دەناسێنین بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاری نەرینی کردە سەر بازرگانانی کاری دەست لە زۆربەی ناوچەکانی ڤێتنام بەڵام دروستکردنی دەمامک و نەخشکردنی لەسەری بەدەست بۆ هۆکاری دووبارەگەڕانەوەی ژیان بۆ ئەو کارە بەڕاستی دڵخۆشین بە کارەکەمان دەمامکەکانمان بە شێوازێک دروست کردووە کە بەپێی مەرجەکانی تەندروستی هاوتایە دەمامکەکان لە سێ بەرەک پێکاتووە کە لە لۆکا دروست کراوە ڕێگری دەکات لە چوونەناوەی خۆڵ و گەردیلەی ئاو